30 ساڵ تێدەپەڕێت بەسەر چالاکیە گیانبازیەکەی شەهید بێریتان. بێریتان ناوێکی درەوشاوە کە جێگای خۆی لە ناو گۆرانی و فیلم و پەرتوکەکاندا کردووەتەوە، بووەتە ڕەمزی تێکۆشان و ڕادەست نەبوون و بەگشتداچوونەوەی هێڵی خیانەت. چالاکیەکەی کاریگەریەکی وەهای دروست کرد کە ئەو پێشمەرگانەی بەرامبەری شەڕیان دەکرد چەکەکانیان فڕێبدەن و ناوی بێریتان لە منداڵە کچەکانیان بنێن. لە ئامێزی چیای خواکوورک لووتکەیەک بە ناوی شەکیف قوت بووەتەوە کە یەکێکە لە سەرسەوزترین و بەرزترین لووتکە چیاکانی کوردستان. ئێستا ناسنامەکەی گۆڕاوە بە شەهید بێریتان. ئەو لووتکەیە مەیدانی چالاکیە گیانبازیەکەی شەهید بێریتانە و گۆڤانی دەیان داستانی قارەمانانەی گەریلاکانی ئازادیە. بەر لە 28 ساڵ دەستی ڕەشی خیانەتی ناوخۆ شەهید بێریتانی بەو چارەنووسە گەیان کە لە نێوان مردنێکی شەرەفمەندانە و لەسەر پێ لەگەڵمانەوەیەکی لەسەر چۆک و تەسلیم بوون بژاردەی یەکەمیانی هەڵبژارد. بێریتان کێیە؟ گوڵناز کاراتاش ناسراو بە هەڤاڵ بێریتان خەڵکی شاری دەرسیمی باکووری کوردستانە، شارێک کە لەلایەن دەوڵەتی تورکەوە خەڵکەکەی کۆمەڵ کوشکرا. ئەم ستەمە دڕندانەی دوژمن لە خەیاڵدانی شەهید بێریتان دەمێنێتەوە و دەبێتە ڕق و نەفرەتێکی تۆڵەسەنەوە. ئەم هەستە وڵات پارێزیە هەل لە سەرەتای لاوێتیدا لە کەسایەتی شەهید بێریتاندا نەشونەما دەکات و 40 ساڵ پاش کۆمەڵکوژیەکەی دەرسیم لە ساڵی 1970دا کوردێک بە ناوی مستەفا کاراتاش کە دەرسیمی بەجێهێشت بوو بەهۆی کارێکەوە لە ساڵۆخانی سەر بە چەولیک جێگیر بوو. هەل لە ساڵۆخان گوڵناز لەدایک دەبێت، تەمەنی منداڵی لەوێدا دەگوزەرێنێت، دواتر خانەوادەکەی باردەکەن بۆ خارپێت. گوڵناز خوێندنی سەرەتایی ئامادەی و ناوەندی لە خارپێت تەواو دەکات. خانەوادەکەی شەهید بێریتان لە گەڕەکێک بە ناوی فەوزی چاکماک دەگیرسێنەوە کە بە گەڕەکی عەلەویەکان و کوردە شۆڕشگێڕەکان دەناسرا. ساڵی کودەتا سەربازیەکەی 12 ئەیلولی 1970 تورکیا. ئەو گەڕەکانە ڕۆژانی زۆر دژواریان بەخۆیانەوە بینی، هەموو ڕۆژێک هێرش دەکرایە سەریان. ئەمەش زۆر کاریگەری لەسەر گوڵناز جێهێشت و لێرەوە کەوتە لێگەڕین. پێهەڵگرتنی بەرەو چیا ئازادەکان لە ساڵی 1970دا لە بەشی زانستی ئابووری لە زانکۆی ئابووری ئەستەمبۆڵ وەرگیرا. لەوێدا ئەستێرەی گوڵناز کاراتاش دەدرەوشێتەوە و لەگەڵ هاوڕێ خوێندکارە وڵات پارێزەکانیدا ڕەوتێکی بەرهەڵستکاری پێشدەخەن و چالاکی جۆر بەجۆر دژی ڕژێمی داگیرکەر بەڕێوە دەبەن. لەو قۆناغەدا ماوەیەک لە زیندانی بایرام پاشا زیندانی دەکرێن. دوای ئازادکردنی لە نۆی ئایاری ساڵی 1992 بڕیاری شۆڕشگێڕانی خۆی دەدات و لە چیای جوودی بەشداری ڕیزەکانی گەریلا دەبێت. پێش ئەوەی بگاتە چیا لەژێر کاریگەری هاوڕێی بەنەفش ئاگالدا ناوی ئەو هەڵدەگرێتەوە، بەڵام کە دەچێتە چیا دەبینێ زۆر گەریلای تر ناویان بەنەفشە، بۆیە ناوی خۆی گۆڕی بە بێریتان. شەڕی خیانەت سێی تشتینی یەکەمی ساڵی 1992 بەرەی خیانەتکارانی ناوخۆ بە سەرمەشقی پەدەکە شەڕێکی گەورەیان لە دژی گەریلاکانی ئازادی دەست پێ کرد. لە لۆلان، خواکوورک، مەتینا و هەفتانین بە زەمینی هێرش دەکرایە سەرگەریلاکان. لەلایەکی دیکەشەوە دەوڵەتی داگیرکەری تورک لە ئاسمان و زەمینەوە هێرش و بۆردومانی ئەنجام دەدا. لە سەروبەندی شەڕەکەدا ڕاگەیەنراوێک لە ناوەندی پەکەکەوە دەگاتە بێتەلی گەریلاکان و دەڵێت با بەسەر تەرمەکانتاندا تێپەڕن، بەڵام خۆتان ڕادەست مەکەن. شەهید بێریتان لە گەرمەی شەڕدا ئەو پەیامەی پێدەگات. لە 25 تشرینی یەکەم دژواری شەڕەکە دەگاتە لووتکە. چادرەکەی شەهید بێریتان و هەواڵانی لەلایەن دوژمن و نوێکەرانەوە گەمارۆ دەدرێت. بە بەرخۆدانێکی قارەمانانە گەمارۆکە دەشکێنن. شەهید بێریتان بریندار دەبێت و بەڵام کۆڵ نادات و خۆی دەگەیەنێتە سەر تاشەبەردێکی لووتکەی چیای خواکوورک تا دوافیشەک شەڕ دەکات. دواتر داوای لێ دەکەن ڕادەست بێت، بەڵام ئەو لە بری ڕادەست بوون بە هێڵی خیانەتی ناوخۆ
بەرخۆدان تا مردنێکی شەرەفمەندانە هەڵدەبژێرێت. لەو کاتەدا چەکەکەی پارچە پارچە دەکات و خۆی فڕێدەداتە خوارەوە و شەهید دەبێت. شەهید بێریتان گیانی خۆی کرد بە دروشم و بانگەوازی ڕێگای تێکۆشان و بەرخۆدان لە پێناو ئازادیدا و تا ئەمڕۆژ ئەو ڕێگایەی هەزاران ڕێبواری بێریتان ئاسایی کەمەند کێش کردووە. لە بەرامبەردا هێڵی خیانەتی ناوخۆیی بە سەرمەشکی پەدەکە تا ئەمڕۆژ درێژەی بەخۆیدا و هێشتا دەستی سوورە بە خوێنی شۆڕژگەڕان و ئازادی خوازان. دوێنێ لە بەرامبەر شەهید بێریتان و هەڤاڵانی خۆینوان ئەمڕۆژ لە بەرامبەر شەهید ناگیهان ئاکارسەل.